کاگ ئەحمەد نزیکەی هەفتەیەکە هەموو شەڕ و باس و خواسەکانی سوۆشیال میدیا بەتایبەت لە ئینگلتەرا قسە لەسەر تۆخێڵ دەڵێن کۆمەڵێک ئەستێرەی دوور خستۆتەوە ناوی ئەستێرەکان با بزانین قسەی لەسەر بکەین. کۆمەڵێک ئەستێرە دوور خستۆتەوە کە لەو وەرزە ئاستیان زۆر باش بووە، یعنی تێناگەم کە تۆخێل بۆچی وای کردووە. یەک لەو یاریزانانە ئادەم واڕتۆنە کە یاریزانی کریستال پالاس بەڕاستی یاریزانێکی زۆر نایە. هەمیشە پێشنیاری ئەو دەکەی کە ڕیال مەدرید یەکێکە لەو یاریزانانەی کەوا ڕیال مەدرید دەبێت بیکڕێت. تەواان لە نەکڕینی ڕیال مەدرید مانچستەر سیتی ئیداری مانچستەر سیتی بیر لەکڕنی ئەو یاریزانە دەکەنەوە، بەڵام چاوەڕێی بڕیارەکانی مارسکا دەکەن وەکو ڕاهێنەری دوێ. یاریزانی دوم کاکلێس گیبس وایت بەشداری لە 25 گۆڵ کردووە لەو نزیک 25 گۆڵ کردووە لەم وەرزە، یعنی یاریزانێک لە نۆتیگان فۆرێستە کە ماوەیەک پێشەستا مەترسی دابەزینی هەبوو، ڕاستە دانەبەزی، بەڵام مەترسی دابەزینی هەبوو کە بچێتە چامپیۆنشیپ. تۆ چۆن یاریزانێک بانگ ناکەی کە لەو یانەوە خۆی سەلماندووە. ڕاستە، یعنی گیبس وایت مادیوکی چی کردووە کاکلیس؟ مادیوکی ئەوسەڵ بەژای لە 6 گۆڵ کردووە بە چامپیۆنز لیگ و بە پریمەر لیگ. یعنی مادیوکی لە شوێنی مادیوکی چێ بانگێش کردووە؟ لەش هەر مادیوکی بانگش کرد. من دەمێت تێ بگم کاکلی هەر گیبس وایت بانگش کرد، بەس هەر لەو شوێنە یاری پێ دەکرد. یعنی مەبەستمێ ئەگەر مادیوکی نێ بە چی بانگش وایت ئەکید، یعنی پالمەریش لە مادیوکی باشترە. جا قسەکەمان لەسەر پالمەر بانگێش نەکراوە. پالمەر ئەو ساڵ ئاستی ڕاستە باش نەبوو، بەڵام ئاستی بەها پالمەر لەم وەرزە لەگەڵ چێلسی، یعنی چێلسی بارودۆخی زۆر خراپ بوو، نەک کێشەی پارە، کێشی زۆری گۆڕینی ڕاهێنەر و نەگونجانی یاریزان ئیدی کۆمەڵێک کێشەی تر گۆڕینی سەر ڕاهێنەرێک. بەس پالمەر بەجددی لەم وەرزە ئاستی 100% خۆی پێشکەش نەکردن. من لەگەڵتم لەگەڵ لەو قسەیە، بەڵام دەڵێم پالمەر لە مادیوکی باشتر بوو کە بانگێش نەکردن لە زۆر یاریزانی کە مەسەلەن باشتر بوو. کاگ ئەحمەد ماگوایر بانگێش نەکراوە، یعنی هێشتا بڵێم پالمەرە ئەوانە هێشتا واز دەبێنە. ماگوایرم هەبی چوو کاگلیز ماگوایر بۆ ناسرا بە خۆش دەزانی لە مانچستەر یونایتد خراپ بوو، بەڵام لەگە ئینگلتەرا ئاستێکی زۆر باشی پێشکەش دەکرد. بەڵام کێشەکە لەوەیە کاگلیز ئەو ساڵ ماگوایر لەگە مانچستەر یونایتد زۆر باشە، کەسی لە هەڵبژاری ئینگلتەرا بانگێش نەکراوی. نازانم یعنی چۆن ئەو ڕاهێنەرە چۆن بیدەکاتەوە. ماگوایر ئاستی زۆر زانی کاگلیز بەو کاری تۆخێل فشاریش یەکجار زۆری خستە سەر خۆی و خستە سەر هەڵبژاردەکەی و خستە سەر یاریزانەکانیش. ئەگەر یعنی ئەم مۆندیالە هەت ئەنجامێکی باشی نەبێت، مەبەستمان لە ئەنجامی باش ڕاستە هەموو هەڵبژاردەکان چاوێن لە مۆندیالە، بەڵام چۆن دەڵێن وەکو هەڵبژاردەی ئینگلتەرا ئەگەر ئەنجامێکی باشی نەبێت، مەبەستمان لە ئەنجام یعنی چۆن بڵێن لە چوار گۆشەی زێڕین بیانی یاری بەجددی تۆخێڵ فشارێکی زۆری